بەڕێزان ئێوارەتان باش بەخێر بێن. خۆشحاڵین جارێکی تر لە چالاکیەکی تری ساڵۆنی فکری ڕێکخراوی ئازادبوون بە ئێوەی بەڕێز و خۆشی شاد دەبینەوە. دیارە هەر جارە و هەر چالاکی تام و چێژ و تایبەتمەندی خۆی هەیە. ئەم ئێوارە لەگەڵ برای بەڕێز کاک نەریمان ئاغالی بابەتێکی گرنگ ئەخاتە ڕوو لەسەر تێگەیشتن لە پرسی شکۆ و ئینتیگریتی بۆ پێکەوە ژیان. دیارە پرسی شکۆ زۆر قسەی لەسەر کراوە و بەردەوام لە هەموو لایەن و ڕەهندەکانە قسەی لەسەرەکرێ. بابەتێکی فرە ڕەنگە، ئەتوانین بڵێن فرە چەشنە و ئەتوانین زۆر بابەتی تر لە پرسی شکۆوە ئاراستە بکرێ و بورۆژەندرێ و باس بکرێ. ئەم ئێوارە کاک نەریمان ئاغالی لەسەر ئەو پرسە تیشکێک خاتە سەر بە پێ بیر و تێزە فکری و ئەو تایبەتمەندیە کە خۆی کاریتیا کردووە. ئەمەوێ ژیاننامەی کاک نەریمان ئاغالی بۆ ئێوە زیاتر ئاشنا بکەم. نەریمان ئاغالی ڕاوێژکاری بواری پەروەردەی کۆمەڵایەتیە. لە ساڵی 2001ەوە لە سویسرا دەژی. زیاتر لە 10 ساڵ ئەزمموی خوێندن و کارکردنی لە بواری پەروەردەی کۆمەڵایەتیدا هەیە. دوای بەدەستهێنانی دوو بڕوانامە لە بوارەکانی وەرجێڕان و نێودەوڵەتی، کولتورە جیاوازەکان و سۆشیال پیداگۆگ، لە ئێستادا لە پرۆسەی خوێندنی ماستەردایە بە زمانی ئەڵمانی لە بواری سایکۆلۆژیای کۆمەڵایەتیدا. ساڵانێکە هەر لەو بوارەدا لە فۆرمی جیاوازدا بە کوردی دەنووسێ و دەبەخشێت. خاوەنی پرۆژەی پۆدکاستی ژیان و بەرکەوتنە ئەڵقەکانی پۆدکاستەکە لە بوارەکانی کۆمەڵایەتی و پەروەردە و دەرونیدا لە سەرەتای ساڵی 2021ەوە تاوەکو ئەمڕۆ پەخش دەکرێت. اینجا من نامەوێت زیاتر کاتی بەڕێستان بگرم. ئێمە لای کاک نەریمان. کاک نەریمان چەندمان پێویستە کاتەکە؟ سەرەتا زۆر پێش هەموو شتێک زۆر سوپاس بەخێرهاتنی هەموو لایەکەکەم. سوپاس بۆ ئامادەبوونتان، سوپاس بۆم هەلا کە ئەو باسە دێنینەکە و گفتوگوی لەسەر دەکەین. لەسەر 45 دقا وەکو دەڵێن تۆزێک زیاتر کەمتر هەوڵ دەدەین ئەو باس و گفتوگوی بکەین. وستاجان بەخێر زۆر سوپاس. بەخێر بێت. قوربان سوپاس. ئەڕوات هەوڵە دێن دوایش گفتوگۆ لەسەر ئەو خاڵە ناکەین ئەگەر من لە هێڵە سوورەکە نەمتوانی باسی بکەم. ڕاستی باسەکە زۆر چڕە، زۆریش ئەم لەم ڕۆژانەیە قسەم لەسەر کردووە. لەوانەیە بە هەندێک لە بەڕێزانتان ئاشنا بێت لە مێدیاکانەوە گوێتان لێ بووە. بەیوام زۆر دووبارە نەبێ ئەمڕۆ. فەرموو جەناب. زۆر سپاس. جارێکی هەم لایەک بەخێر بێن. سپاس بۆ ئەم هەلا. پێش هەموو شتێکەمێ بە کورتی باسی ئەم پرۆژەیە بکەم کە لەم گەشتمدا دیارە وەک ئاماژەی پێدرا من لێرە ناژیم. پرۆژەکەم باسی ئینتێگریتی بوو لەسەر ئاستی خوێندنی باڵا لە سویس. ئینتێگریتی بەداخەوە تا ئێستا بە کوردی نەکراوە. منیش نامێ ئەو بێریە بەخۆم بدەم ئەو چەمکە بکەمە کوردی لە کاوانەیەکە خۆبوونم نووسیوە، دوایان ڕوونی دەکەمەوە. پرۆژەکە ئەوە بوو ویستم لەسەری بنووسم و لەسەری بدوێم و باسەکە بشڵەکەنم لێرە. بەس کە لێی ورد بوومەوە لە کایەکانی ئینتێگریتی تێگەیشتم، گەیشتمەوە قەناعەتەی سەرەتا ئەبێ بچینە سەر پرسی شکۆ کە بیرم کردەوە شکۆ چییە لای ئێمە تا چەندێکیشی لەسەر کراوە. لە ڕاستیان من ئەگە زیادەڕەوی نەبێت تووشی شۆکێک بووم. وتم واو، یعنی ئێمە بەڕاستی یا لە پرسی شکۆ تێنەگەیشتوین یا ئیشی لەسەر نەکراوە یا ئەم مەیدانە تا ئێستا ئیشی لەسەر نەکردۆ تێگەشتێکی هاڵە هەیە. یەکەم جار زۆر بە بەرپرسیارانە مامەڵەم لەسەر ئەو لەو چوارچێوەیە کرد. پەیوەندیم بە بەڕێزانەوە کرد کە لێرە ژین لە چکایی یاسایە و لە ئوستازانی زانکۆ نووسەران پەیوەندیم پێوە کرد. وتم تۆ چۆن لە کەرامەت گەیشتووی، لە شکۆ گەیشتووی تا ئێستا لە عێراق و لە کوردستان و لە خۆرهەڵاتی ناوەڕاست. ئەوەندەی کە گوێم لێ بوو ئەو دەنگدانەوەیم پێگەیشتەوە. هەمان ئەو تێڕوانی نەبوو کە من سەرەتا بۆم دروست بوو کە وەکو خۆشم سەرەدا بەم شێوەیە لە کوردستان و لە عێراق لە پرسی شکۆ تێگەیەنرابووم. تێگەیشتم لەوەی کە هەڵە تێگەیشتنێکەیە. بەڕاستی ئیتر هیوادارم ئەمە جێگەیەک بگرێم شلەقانە یاخودەم باسکردنا و من ئەمە دوهەمین کارم دەبێ ئەمڕۆ لەم گەشتمدا لە چەند کەناڵێک چاوپێکوتنم کردووە لەسەر هەمان تێست، لەسەر هەمان باس
و ئەمە دواکار دەبێت و بە ڕێزانی شما دوایی من تۆپەکە ئەخەمە ئەم مەدانە و بە هیوام هەر کەسێک لە چوارچێ و کای خۆی داعیشی لەسەر بکە لەسەری بنووسێ کەسانی یاسایی زۆر بەتوانەمان هەن تا ئێستا ناسراوە لە ڕووی یاساییەوە دوایی دێمە سەری و باسی دەکەم من تەنها لە یەک ڕەهەندەوە لە بوارەکەی خۆما پەروەردەی کۆمەڵایەتی تێگەیشتن لە تاک لە سەبجەکتی تاک دێمە ئەم باسەوە زۆر سوپاس وەکو تەنها ئەوە گرنگ بوو من پێشتر باسیەوە بکەم تێگەیشتنی گشتی تاک و ئەوڕۆ بۆ شکۆ من پێم خۆشە یەک دقە دوو دقە بێ ئێوە لەگەڵ یەکە ماندووتانەکەم ئەو پرسە بوو ڕژێنن چۆن لە شکۆ تێگەیشتنی ئەمە هەتاوەکو ئەمڕۆ بەس بێژگە بەو تێزە یاخود بەس بێژگە بەو تێڕوانینەی کە من لەو ڕۆژانەی ڕابردووە باسم کردو و ویستومە بیگەێنم سوپاسانەکەم هەر یەک دقە دوو دقە ئەگەر لەگەڵ خۆتانە باسی بکەن لەناو زۆر سپاس بە هەموو لایەک دێمەوە ناو باسەکە شکۆ بە تێگەیشتنی پێشتر ئەوەندەی من لە شکۆ تێگەیشت بووم پێشتر و ئەوەندەش لەگەڵەوە بە ڕێزانی کە شارەزان قسەم لەگەڵا کردوون مناڵ لە شکۆیان نییە لە پرسی کەرامەت تا مناڵیتیان نییە ئەنی لە هیچ شوێنەکە مناڵ لە یاسایە لە پاراستنی کەرامەتی ئینسانە مرۆڤ لەم وڵاتە مناڵیتیایە لێدان قەدەغە کراوە لە پرسی خوێندنە لە خێزانیش ئاگەر زۆر وردی بکەینەوە بەس لە کای تێگەیشتنی گشتیان مناڵیتیانە و ئەمەش باسەکەیە کە ئێمە ئەبێ لەسەری بوەستین شکۆ کە باسی شکۆ دەکەین هی هەموو کەسێکە مناڵێک کە دێتە دنیاوە بە شکۆ دێتە دنیاوە یعنی بێمە ئەم تێگەیشتنەمان بۆ شکۆ هەبێ لەبەر ئەوەی مناڵ کە دێتە دنیاوە سەبجەکتێک ڕەسەنایەتێکی تایبەت بەخۆی هەیە هیچ هێزێک هیچ بیرکردنەوە و ئایدۆلۆژیایەک لە دەرەوەی ئەو کاینە ناتوانێت هەموو زەینی داگیر بکە ناتوانێت بچێتە ناو هەموو زەینیەوە تایبەتمەندێکی خۆی هەیە ئەگەر داگیریشی بکەی ئەگەر بەندیشی بکەی ئەو لە کاینەکەی خۆیان لە ناو زەینسازی خۆیان جۆرە بیرکردنەوەیەکی هەیە ئەو جادێنە سەر هەموو تایبەتمەندیەکانی تر یاخود تاکەکانی تر کە چۆن لە ڕاستیە تێگەیشتن بۆ شکۆ پێویستە بگەێنرێ پێناسەی شکۆ لە چوارچێوەی بنەمان نێودوڵەتیەکان تێگەیشتنە گشتیەکە دەگەڕێتەوە بۆ ئەو کەڕوانینەی کانت کە دەڵێ هەموو شتێک نرخێکی لەسەر دادەنرێت تەنها مرۆڤ نەبێ مرۆڤ شکۆی هەیە یعنی بە هیچ شێوەیەک مرۆڤ ناخرێتە چوارچێوەی نرخ بۆ دانانەوە ئەمە ئەم تێگەیشتنەیە کە زۆر ئیشی لەسەر کراوە هەر کەسێکیش بێوێ لە چوارچێوەی شکۆ لەسەر ئاستی نێودوڵەتی تێگەیشتنی هەبێ لەسەری بخوێنێتەوە تێبگا بە بەراورد بە ئینتێگریتی کە دوایی دێمەوە سەر ئینتێگریتی دەتوانێت لەگەڵ یانە تێگەیشتنێکی گشتی بۆ بکە ئەم تێگەیشتنەی کانت بۆ شکۆ کراوە بە بنەمای دەستوری و یاسایی لەسەر ئاستی نێودوڵەتی ڕستەیەکی ئەڵمانی هەیە زۆر بەناوبانگە لە جیهاندا باسی دەکرێت ئەوی ژەڵێ die Würde des Menschen ist unantastbar یعنی دەستی بۆ نابرێ ینی کەرامەتی ئینسان دەستی بۆ نابرێ ئەمە چیمان پێڵێ پێمان ئەڵێ کە کەسێک لە هەر کایەکی ژیان نابێ هەژارە دەوڵەمەنە خاوەنی داهێنانێکی گەورەیە بۆ نمونە کارەبای داهێناوە و کە شتێکی دروست کردووە ئەچێتە فەزاوە و کەسێکیش کە خاوەنی هیچ نییە خاوەن پێداویستێکی تایبەتە تایبەتمەندێکی تری هەیە تەنها دەخوات و دەژیت و لە ناو کایەکی کۆمەڵایەتیدایە یا بەرپرسی وڵاتێک سەرۆکی وڵاتێک لەگەڵ هاوڵاتێکی ئاساییە هیچ جیاوازێکی نییە لە شکۆیە ئەم تێگەیشتنە بۆ من تازە بوو کە تا ئێستا بۆ لێرە ئیشی لەسەر نەکراوەم تێگەیشتنە بۆچی بەم شێوەیە گەشتەوە بۆ من ئەوەنەی لە کای کۆمەڵایەتی ئێرە و لە کایە گشتەکەی بواری سۆشال پێداگۆگا قۆڵ بوومەتەوە ئێمە دەتوانین بەمە گرەیەکی زۆر گەورە بکەینەوە یعنی ئەو فەوزایی کە لە دنیا و لە چوارچێوەی ژیانی ئێمە لێرە دەیبینین و هەیە بەشێکی ئەچێتەوە بۆ ئەم هەڵە تێگەیشتنە ئەم هەڵە تێگەیشتنەی کە ئێمە دوایی دێمەنەوە ئەو باسەوە کە زۆر خێرا ڕێگە بە خۆمانە دەین سنوور و یاخود سنووری تایبەتمەندیەکانی تاکو و کەسایەتێکی تر ببەزێنین و زۆر ئاسان بتوانین شکۆی ئەوانەی تر لەکەدار بین و زۆر ئاسان لە خۆمان ڕاببینین و جورئەت بکەین بتوانین ئەوانەی تر برینار بکەین ئەمە بۆچی ڕوەدا لە بەرۆی ئێمە خۆمان شکۆی خۆمان پێنە ناسێنراوە یعنی خۆمان لەم هەیمەنەوە هەیبەتیان نین بوونمان نییە لە مناڵیەوە کە پەروەردە ئەکرێن لە ناو خێزانە کە پەروەردە ئەکرێن
ئێمە لەوە تێگەیشتین کە لە کای شکۆدا لە پرسی شکۆدا هیچ جیاوازەیەک نییە. ئیدی ئەمە بە هەموو ڕەنگەکانەوە، بە هەموو ئایدۆلۆژیاکانەوە، بە هەموو نەتەوەکانەوە ئەمە ڕێکەوتنێکی جیهانیە و ڕێکەوتنێکی نووسرا و نەنووسراوی لۆکاڵیشە. لە عراقیشا وایە من لەگەڵ کەسانی یاساناسی عراقی هەرێمی و نێودوڵەتی قسەم کرد و بۆ من زۆر جێگای سەرنج بوو کامە لە ئێستا جێگەی کراوەتەوە. یعنی ئێمە دەتوانین بڵین بۆشایی یاساییمانێ لێرە بۆ پاراستنی کەرامەتی مرۆڤ تاکی ئەم هەرێمە تاکی ئەم عراقا بۆشاییەکی یاساییمان نییە. ینی بە هەموو شێوەیەک دەکرێت یاسا کەرامەت یاخود شکۆی تاک بپارێزێ لە مناڵێکەوە هەتا گەورە لە هەموو کایەکانی ژیانە. ئەوەی کە جێگەی نەکراوەتەوە یاخود بەو شێوەیە کاری بۆ نەکراوە لە بەڕێوەبردنە بە پراکتیک ئەمەیان پرسیارێکی ترا ئەمە من بۆ بەڕێزانتان و بۆ هەر کەسێکی تر جێ دەهێڵم و ئەمە کایەکی ترا ئەمەیان کایەکی ترا. بەڵام ئێمە لێرە باسی تێگەیشتنەکە ئەەکەین، تێگەیشتنە گشتیەکە لەسەر شکۆ ئەەکەین. بۆ بیرم لەوە کردەوە چۆن ئەمە تێبگەێنین بۆی لە پرسی تیۆری و قسەکردن و نووسین و چەمکی لاتینی و ئەمانە دەرپشێ. بیرم لە نمونەیە کردەوە کە من خۆم پێشتر بەرچاوم کەوتووە. پێم وایە هەموو زمانێکی تیۆری و تێگەیشتن وا پێویستە دابەزێنرێتە ناو کایی ژیانەوە بۆی هەمومان تێبگەین. ئەمە خاصێتێکی تایبەتی خۆمە لە ئاڵلقەکانی پۆدکاستی هەمیشە ئاماژەی پێدەم کە خۆم لە چەمکە گشتیەکان بە دوور ئەگرم و بە زمانێکی سادەی خۆڵاتی زانستەکە و تێگەیشتنەکان بهێنمە ناو کای زمانی کوردیەوە و پێش هەموو شتێک پێشم خۆشە ئەمە کۆپیکردن نییە. یعنی ئێمە لە مەیدانی کوردی لە مەیدانی هەرێمی و نێوخۆی عراقا ئەم پرسەمان هەیە بە یاسا جێگەی کراوەتەوە بۆ ئەوەی من خۆم لەمە ئاپارێزم بڵم ئەمە شتێک لە خۆراوا هێنێ یا تێگەیشتنێکی خۆراوایی هێنێ بۆی ئەمە لەمە دڵنیا بینێتەوە. من ئەم نمونەیەم هێناوە ئەمە 25,000 دیناری عراقیە. ئەم 25,000 دینارە نرخی 25,000 دیناری عراقی لەسەرەوە هەمومان کۆکین لەسەری و هیچ کەسێک ناتوانێت بڵێ ئەمە نەخێر 24,000 دیناری عراقیە. هەمومان کۆکین لەسەری و ئەمە ئامڕازێکە بۆ خزمەتکردنی مرۆڤ و بۆ خزمەتکردنی پێکەوە ژیان و بۆ تێگەیشتن لەمە. ئێمە من دێم ئەم 25,000 دیناری عراقیە خراپ بەکارهێنم لە کاتێکە ئێستا ئەتوانم 25,000 دینار شت بکڕم لە هەر شوێنێکی تر. من ئەمە خراپ بەکارهێنم. چۆن خراپ بەکارهێنم؟ بەم شێوەیە مامەڵەیەکی خراپی لەگەڵ ئاکەم وردی ناکەم بەس ئاوا چرچلۆچی یەکەم خەمە ناو دەستمە و فڕێ دەمە سەر شەقامێک و قوڕاوی ئەبێت و ئۆتۆمبیلێکیش بەسەری ئاڕوە. ئەم 25,000 دینارە کەسێکی دۆزێتەوە یا خۆم هەڵیەگرمەوە ئەمە ڕاستەکەمەوە ئەی هێنمەوە دەرەوە ئەم 25,000 دینارە ئاوا سەیر یەکەم چرچلۆش بووە ئاوا سەیرێکی یەکەین زۆر جارێمە پارێک لەبەر دەستمانایە نووسینی لەسەرە و ئێمە مێژوێک لە نووسینەیە بینەوە ئەسەری ئەزمونەکەین بەخۆم هەڵێن ئابێ چەندێ دەستی بینی بێ چەندێک چیرۆکی جێڕابێتەوە یاخود بەرچەند چیرۆک کەوت بێ ئەتوانێت ئەم 25,000 چیرۆکەکانمان بۆ بجێڕێتەوە ئێمەتوانین زۆر بنووسین. کەواتە نرخەکەی هیچ دانەبەزیوە خراپیش بەکارم هێنا قوڕاویش بوو پیسیش بۆ 25,000 دینارە هەر 25,000 دینارە و دەتوانم بڕۆم لە دوای ئەم کۆڕە لە لای بەڕێستان بای 25,000 دیناری عراقی شت بکڕم. پرسیارەکە بۆ منەوەیە لە کاتێکە کەرامەتی مرۆڤ شکۆی مرۆڤ بە ئاینی بەڕێکەوتنی کۆمەڵایەتی بە یاسایی پارێزراوە ئەبێ دەستی بۆ نەبرێ بۆچی ئەمە دەستی بۆ بین؟ یعنی بۆچی نرخەکەیدا ئەبەزێنین کاتێک مرۆڤێک هەڵەیەکەکە کاتێک مرۆڤێک تێڕوانینێکی هەیە لەگەڵ تێڕوانینی ئێمە ناگونجێت تێڕوانینێکی ئایدۆلۆژی تێڕوانینێکی سیاسی تێڕوانینێکی پەروەردەی کە بە جیاواز لە مناڵەکانی ئێمە پەروەردە کراوە بە تێڕوانینێکی تر یاخود دیمەنێکی تر کە جلوبەرگەکەی جیاوازە بۆچی ئێمە ئەو جورئەتە بە خۆمان ئەدەین یا ئەو بیۆریە بە خۆمان ئەدەین ئەچینە سنووری شکۆی ئەو کەسایەتیەوە کە پێمان وایە بەهاکەی دابەزیوە. حەزەکەم لێرە بچمە سەر نمونەیەک لە ڕاستیدا ئەرکی ئێمە ئەوەیە ئەرکە ئەخلاقیەکەی تێگەیشتنی زانست و تێگەیشتنی کایی پەروەردە ئەوەیە تێمان بگەێنێ لەسەر پرسی شکۆ کاتێک کە مرۆڤێک خراپترین هەڵا تاوانێک دەکا کەسێک دەکوژێت ئەمە گەورەترین تاوانە لەسەر ئاستی ڕێکەوتنەکانی کۆمەڵایەتی و یاسایی ئەوەی کە ئەمڕۆ بینیومانە. لە ڕاستیدا ئەگەر ئێمە لە پرسی شکۆ تێبگەین دەبێ یاسا ئەم کەسەی کە کەسێکی کوشتووە بیپارێزێ و ئەبێ شکۆی بپارێزێ. بەس یاسا چیەکە؟ یاسا بەرپرسە لەوەی ئەم کەسە کە تاوانێکی کردووە لە چوارچێوەی یاسادا سزای بە دەستگیری دەکا شکۆی دەپارێزێ. سزاکە بۆ چیە؟ ئیدی بە پێی یاسا تاوانەکەی چۆنە 20 ساڵە 50 ساڵە هەتاییە دەچێتە زیندانەوە. بەڵام کەس بۆی نییە بۆ کزێکی لێبا کەس بۆی نییە شەقێکی تی هەڵبا کەس بۆی نییە شکۆی بریندار بکە. ئەم تێگەیشتنەیە لە شکۆ بێت ئەمە ئەبێ ئێمە لەمە تێبگەین پێویستە ئێمە لەمە تێبگەین کاتێک ئێمە لەمە تێدەگەین
ئارامیەک تێگەشتێکی تر بۆ پێکەوە ژیان، تێگەشتێکی تر بۆ پەروەردە و تێگەشتێکی تر بۆ مامەڵەکردن لەگەڵ یەکتریدا کە دوایی دێمە سەری ئێمە چۆن خۆمان بخێنە شوێنی ئەوانەی تر. ڕۆڵی خێزان و مامەڵەیەکیش کۆمەندانە چیە؟ ئێمە دەبێت لە ڕەسەنایەتی تاک تێبگەین و وابزانم ئەمە نەک وابزانم ئەمە تێگەشتێکی تازەنیە و زۆری ژیشی لەسەر کراوە، بەڵام ئێمە دەبێت بەیەکەوە بیبەستینەوە کە لە سەبجەکتی تاک تێک بگەین، لە ڕەسەنایەتی تاک تێک بگەین. من ئەتوانم بڵێم ڕەسەنایەتی وشەیە کە 4-5 ساڵە من هێناومەتە ناوی کایی زمانی کوردیەوە کە دەڵم من دیارە ئەو بە شانازیەوە دەڵێم، پێشتر من بەری نەکەوتم، زۆر کەسیش پرسیاری لێ کردم دەیانگوت باشە ڕەسەنایەتی یعنی چی؟ ئەم ئۆرجیناڵیتی تاک چیەوەمانە؟ تەنها مەبەستمەوە بوو لە دیدی سۆسیال پێداگۆگەوە، لە دیدی سایکۆلۆژیاوە کە ئێمە لە تاک تێبگەین مناڵێک کە دێتە دنیاوە لە ڕۆی زانستیەوە سەبجەکتێکی تایبەت بەخۆی هەیە. ئێمە مامەڵە لەگەڵ ئۆبجێکت تاکەین، ینی بە شێوەیەکی گشتی لە کای خێزانە ئەوەنەی کە من لێرە ژیاوم 22 ساڵ لێرە ژیاوم و خێزانێکم هەیە و دایک و باوک و کەسوکار و بە ئێستاشەوە و ئەشبینم مناڵەکان چۆن پەروەردەکرێن. ئەمە مامەڵە بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئۆبجێکت تاکەین. ئەمە ئۆبجێکتە چییە؟ چاوە، گوێیە، دەم و چاوە لە دەرەوە وەکو چوارچێوەیەکی بینین. بەس مناڵ یاخود مرۆڤ سەبجەکتی هەیە. ڕاستە کە ئێمە هەمومان لاشەمان هەیە و لە یەکەچین و هەر کەسە و لەوانەیە دەموچاویشی جیاواز بێ، بەس سەبجەکتەکەمان هیچمان لە هیچ کەسێکی تر ناچێت. ئێمە ڕێز لەمە ناگرین بەداخەوە. ئایدۆلۆژیا دێ ئێوە ڕەنگەکانی خۆی تێبکە، ئەو سەبجەکتەی تۆ داگیر بکە، ئەم ڕەسەنایەتی تۆ داگیر بکە. خێزان دێ بە عەقڵی خۆی و باو باپیرانی ئێوە ئەو سەبجەکتەی تۆ داگیر بکە. کۆمەڵگە دێ کای کۆمەلگا دێ ئێوە سەبجەکتەی تۆ داگیر بکە و سیستەمی خوێندن لێرەدا لە کۆمەلگەی ئێمەدایە لە سیستەمی خوێندنی ئێرەدا تا ئێستا سیستەمێکی دیکتاتۆریە بەداخەوە دێ ئەم هەموو ڕنگانە ئەم سەبجەکتانە هەموو سەرچاوەن. ئێمە کە مناڵێک دێتە دنیاوە لە ڕاستیە بە زێنی خۆم ئێستا بە تێگەیشتنی خۆم لە مناڵ و لەو کائینە کە زۆر جیاوازە ئەڵم واوە بێ مناڵە بێ بەچی لە دوا ڕۆژە ئەگەر لێ بگەڕێی چۆن بە دوای ئەستێرەکانە ئەگەڕێ لە 4-5 ساڵیە ئەڵێ ئەمە ئەستێرەی لە چۆن هەڵواسراوە مانگە ئەم خۆرە یا من چۆن هەم دایک و باوکی ئەڵێ بە یەک وشە کۆتایی پێێنە، یەک وشەی ئایدۆلۆژی ئاینی ئەوەی کە خۆی تێگەشتۆ کۆتایی پێیانێت و بە ملیۆنان خانە لە مێشکی ئاکوژێ. بەڵام من بە تێگەشتنی خۆم دێمەڵم ئەگەر لێ گەڕێ ئەم مناڵە مەیدانەکەی بۆ ساسکەی ئەم سەبجەکتە ئەبێ ببێ بە چی؟ ئەبێ بێ بە چی کاینێک، ئەبێ چۆن بتوانێت خۆی بدۆزێتەوە. دیارە لە چوارچێوەی مامەڵە کۆمەڵایەتی و یاسا نووسرا و نەنووسراوەکانە کە دوایی دێمە سەرەوەش. کەواتە سیستەمی خوێندنی ئێمە ئەگەر ڕێمەوە بۆ ڕستەیە سیستەمێکی دیکتاتۆریە، یەک ڕەنگی پێەیە. هەمومان ئێمە سەبجەکتین، هەموو مناڵەکان سەبجەکتن لە خوێندنگاکان، هەمویان ڕەسەنایەتێکی خۆیان هەیە، هەمویان ڕەحەتێکیان کراوەتە سەر با بۆکو مێتافێڕێک بێنمە سەر، کونێک کراوەتە سەر مێشکیان، هەمویان ڕەحەتیان لەسەرە بە تەنکەرێکی گەورە بە تەنکیەکی گەورە لە ئاسمانەوە بەس ڕەنگی سوورە یا ڕەشە یا سپیا کەوانە ڕەنگ نین یا شینە تێی ئەکەن ئەبێ بچێتە ناو هەمویانەوە. لە کاتێکە سیستەمێکی مۆدێرنی پەروەردە تێگەیشتنێک لە سەبجەکت ئەبێ بڵێ ئەمانە هەموو ڕەنگی جیاوازن، ئێمە هەموو ئەمانە دەکەینە سەرچاو و دێهێنینە ناو کای ژیان و تێگەیشتن و داهێنان و پێکەوە ژیانەوە. ئەمە بەس تەنها بۆ تێگەیشتن. خۆشبەختانە هەندێک زۆر جوڵەی سەردەمیانە هەن دەستی هەموو لای خۆش بێکە لەوە تێگەیشتن و دانەوێت کاریگەریان لەسەر ڕۆڵ و سیستەمی خوێندن و پێگەاندنێکی تاک هەبێ لەسەر بنەما سەبجەکتەکەی خۆی. ئیدی ئەمە بە پرسی شکۆوە دەبەسمەوە کە تۆ لە پرسی شکۆ تێگەیشتی، پاراستنی شکۆی تاکێک تێگەیشتی لە خێزانەوە کە تۆ تێگەیشتی خێزان دایک و باوک تێگەیشت ئەبێ ڕەفتاری مناڵەکە لە شکۆکەی جا بکاتەوە، لە کەسایەتەکەی جا بکاتەوە. ئەو هەڵەیەکی کردو تۆ ناتوانانی پێ بڵێ تۆ خراپی، فلان کەس لە تۆ باشترە، فلان ئامۆزا، فلان پورزا، فلان خاڵۆزا، فلان نازانم چی، فلان کەس ئەوەی کڕیوە نازانم ئەو نمرەی هێناوەتەوە لە تۆ باشترە، دێ لەگەڵ خۆیان قساکەی. ئەوە لە کۆتاییە دیارە باسێک ئینتیگریتیمان هەیە لێرە نامەوێت لا بدەم و بچمە سەر ئەو باسە بە هیوان بتوانم بێمەوە سەر ئەو باسە. ڕەفتاری تاکی شکۆمەند کاتێک تاکێک بەو شەوقەت دەناسێنرێ لەسەر بنەمای ئەم شکۆی خۆی پێدەگەێنرێ و پێی دەناسێنرێ و ڕێزی لێ دەژیرێ، ئەم تاکە گڵۆپێک لە ناخیا هەڵە بێ بە قەناعەتی تەواوی خۆمەوە و بەو تێگەیشتنی خۆمەوە و ئەبێتە پارێزەری پاراستنی شکۆمەندی خۆی، یعنی لە کەوانەیەکە محامی هەموو کاتێک پاسەوانێکی بە ئاگای خۆیەتی
لەسەر سەبجەکتەکەی خۆی لەسەر ڕەسەنایەتیەکەی خۆی وەستاوە جورئەتی ئەوەی نییە هەنگاوێک بنێ بۆ شکاندنی ئەوانەی تر نەک لەبەرەوەی ئەمە کەسێکی میهرەبانە و ئەوانەی تری خۆشەوێ لەبەرەوەی کە خۆی خۆشەوێ لەبەرەوەی شەوقەکە لەسەر خۆیەتی فۆکوسەکە لەسەر خۆیەتی تۆ ئەو بوێریە نییە هەردووکیانە دیارەمە هێنان و بردنە یەکەم لەوانەی لە خۆی تێگەیشتووە دوایە لەوانەی تر تێگەیشتووە بە ئاسانی ناتوانێ ئێمە لە پرسی سایکۆلۆژیای خەڵکانی شەڕەنگێزمانن کە با بڵێن مەرگ دۆستمان هەن ڕوون کراوەتەوە ئەمانە تیۆرین ئەمەمان هەیە ئەمانە حاڵەتن ئەمە ئەبێ لە یاسایە جێگەی بکرێتەوە بە تێگەیشتنێکی تر ئەمە باسە گشتیەکە نییە دیارە لەوانەیە کەسانێک لە شکۆ و شکۆمەندی تێبگەن بەڵام لە هەمان کاتیشا ئەو جۆراتە بە خۆیان بن یاخود ئەو توانایان نەبێ بەو شێوەیە کاریگەریان لەسەر خۆیان هەبێ بتوانن پاسەوانێکی بە ئاگای خۆیان بن بۆ ئەوەی شکۆی خۆیان بپارێزن ئەمانش دیارە هۆکاری زۆری هەیە یەکێک لە هۆکارەکانی لەوانەیە هەر ئەوە بێ کە پێویستیەکانی خۆی پڕ نەکراونەتەوە لە کەوانەیەکە بە قەناعەتی تەواوە هەموو ئەو تێگەیشتانەی تا ئەو ڕۆ من بۆ توندوتیژی هەمە هەموو توندوتیژیەک پێویستیە یعنی ئەگەر قوڵ بیتەوە هەموو توندوتیژیەکی تاک پێویستیەکی قوڵی ئەو تاکەیە کە پڕ نەکراوە کە تێی نەگەیشتون کە دانی پیان نراوە کە نەبینراوە کە بەو شێوەیە باوەش بۆ سەبجەکتە نەکراوەتەوە ئێمە زانست پێمان ئەڵێ ئەمڕۆ لە نێڕۆلۆژەکان جوان ڕوونیان کردوتەوە مناڵێک کە بە مەلۆتکەی لە ژوورێکایە ئەگەر دایکی ئەو هەستەی پێبدا بەخێرهاتنی نەکردووە مناڵێکی سوتفەیە و بەڕێکەوت هاتۆتە ژیانەوە ئامادەیەک نەبووە ئەم هەستەوەکو داتابەیسێک لە بناغەی بیری یاخود زەینی ئەم تاکەیە ئەچێندرێ ینی هەستی پێیەکە تا 2 ساڵی سەبجەکت بۆچی مهمە بە ڕێزانێمە لە سەبجەکت تێبگەین یاخود لە ڕەسەنایەتی تاک تێبگەین ئەمە زۆر زۆر گرنگە ئێستا ئەگەڕێمەوە لەم لینکەوە ئەگەڕێمەوە سەری بە چوارچێوە لە چوارچێوە زانستیەکەیە ئەم تاکە ئەم ڕەسەنایەتیە هەموو داتاکان کە تەنانەت تا 18 مانگی و دوای 18 مانگیش نازانێ خۆی بوونی هەیە لە 18 مانگیەوە کە سەیری ئاوێناکە ئەزانێ خۆی بوونی هەیە پێشتر هەر نازانێ وازانە کەسێکی تر هەیە تەنانەت تا ئەو کاتەش هەموو داتاکانی مامەڵەکردنی دایکێک باوکێک کەسی یەکەمی ئەم با بڵێن لە تیۆری ئەتەچمەنە ئەم پەیوەندگیریە یاخود ئەو پردەی نێوان خۆی ئەو هەر هەمووی داڕێژراوە دوای ئەوە کۆرتێکس دێتە پێشەوە بەشی پێشەوەی مێشک تا چەندێک ئەو کەسە لە 2 ساڵیەوە و ئێستا زانست ئەڵێ هەتا 2 ساڵی کۆرتێکس هەمووی وەکو یەکە ئەمەی کە ئێمە چۆن خۆمان کۆنتترۆل ئەەکەین و چۆن بەسەر خۆمان ئازاڵە بین و چۆن ئەتوانین خۆمان ڕابگرین شتێک بکەین یان نەیکەین ئەمە لە 2 ساڵیەوە دەست پێەکە پێشتر ئێمە دیتەرمینیزمان هەبوو ئەیانگوت کەس بەدەست خۆی نییە ئەو شتانەی کەیکا و هەنگاوانەی کە ئینێ ئەمە لە ئێستاە پێچەوانەکەی دروستە و زانست پێمان دەڵێ ئەمە هەڵەیە ئەم تێگەیشتنەی پێشتر کەواتە تاک بەرپرسیارە لە شکۆی خۆی و ئەوانەی تر ئێمە لەم تێگەیشتنەوە تێدەگەین کە تاک لە شکۆی خۆی تێگا لەم پیرۆزەی خۆی تێگا لە سەبجەکتی خۆی تێگا کە ڕێزی لێ ئەژیرێ ڕێز لەوانەی تر ئەژیرێ و بەرپرسیاریشە لە پاراستنی شکۆی خۆی و بەرپرسیاریشە لە بیرکردنەوەی شکۆی خۆی لێرە نمونەیەک هێنمەوە ڤیکتۆر فرانکڵ لەوانەیە هەمووتان بیناسن ئەم پزیشکە دەروون شیکاریە لە زیندانەکانی ژێردەستی نازیەکانە باسێکی هەیە کە پرسی شکۆی جارێکی تر لە دوای کان شڵەقاندەوە تێگەیشتنێکی تازەی دروست کرد ئەویژە و تێگەیشتنەیە کە هەموو کەسوکارەکەی و ئەو هاوزمانەکانی بەبەرچاویەوە لە توپەت کراون و لە ژێر کارا و لە تینێتی و لە برسێتیە مردوون ئەو تاوانە گەورەیان بەرامبەر بکراوە هەستێکی بۆ دروستە بێ ئەڵێ من شکۆمەندم ئەڵێ من شکۆمەندم من شکۆیەکم هەیە ئەگەر بم کەنە خۆڵیش ئەوان ناتوانن دەست بۆ شکۆم بەرن یعنی هەر یەکێک لە ئێمە ئەتوانین بچینە سەر ئەو هەستەی خۆمان ئێمە شکۆمەندین ئێمە شکۆیەکمان هەیە من خاوەنی شکۆیەکی خۆمم هەر شتێکم لێ بکەن لە ئەخیر چرکەی ژیانما من بیرەکەمەوە من کەسێکی شکۆمەندە من شایانی ئەوە نیم کە پێم دەکرێت و ئەوە دۆخە وای کردووە کە ئەوە بەرامبەرم دەکرێت شکۆمەندی من بۆ خۆمەی پارێزم ئەمە بۆ پرسی دەرونی بۆ کەسێک کە بێوێت دەرون درۆژ بێ بۆ کەسێک بێوێت لەسەر قاچەکان و پێیەکانی خۆی و لە ژیانی خۆیان ڕۆڵی هەبێت و بۆستێ هێژگار گرنگە
دوایش کۆمەڵگە بەرپرسیارە لە پاراستنی شکۆی تاک و شکۆی گشتیدا بە بێگومان ئێمەکە ئەو تێگەیشتنەمان هەبوو هەمومان بەیەکەوە بەرپرسیارین کە من بەرپرس بووم لە شکۆی خۆم بەرپرسم لە شکۆی بەرامبەر کەواتە تێگەیشتنێکی گشتی دروستە بێ ئێمە هەمومان لە شکۆی یەکدی بەرپرسیارین بزان پێویست ناکە زۆر لەسەر ئەویان بوەستم بەرپرسیارەتی ڕۆڵی یاسا لە پاراستنی شکۆی تاک و کۆمەلگا بەڕێزان ئەمە خستومەتە دوایە ڕستا بەڵام لە هەمویان گرنگترە ئێمە دەبێ بۆیە لەسەر ئینتیگریتی و خۆبوون نەمکردە پرۆژە و قسەم نەکرد ئێمە پێویستمان بە پاراستنی شکۆمەندیە لە کۆمەڵگەی ئێمەدا لە چارچێوەی یاساییدا کە بە قانونی عراقی هەرێمی ئەوەندەی کە ئاگادارم کەسانی یاسایی زۆر بەتوانە لەم هۆڵیان لەم شوێنە ئێستا دانیشتون خۆشبەخت دەبم شاد دەبم کە ڕۆژێک لە ڕۆژان لە داهاتوودا سێمیناریان بۆ سازکەن و تێمان بگەێنن یاسا چۆن شکۆمەندی یاخود کەرامەت جێگەی کراوەتەوە لە چوارچێوەی یاسادا ئەوەندەی کە من جۆم لێ بووە بۆشایی یاساییمان نییە بەڵام ئێمە دەبێ یاسا بەرپرسە لە پاراستنی شکۆی تاکێک لە هەموو کایەکانی ژیاندا لە هەموو من لێرە یەک جیاوازی دەهێنمەوە بۆچی یاسا گرنگترینیانە کاتێک دوو هاوڵاتی لە سەر شەقامێک لە کایەکی ژیاندا تونندوتیژی بەرامبەری یەکدی دەکەن تەنانەت بەداخەوە ئەگەر کوشتنی تێبکەوێ ئێمە وا بیر دەکەینەوە یاسایەک هەیە حەق بۆ ئەویان دەسەنێت کە نەحەقی بەرامبەر کراوە و ئێمە لە دەرونی خۆمانە ئارامین لەبەرێ لە پشتی خۆمانە لە بیرکردنەوەی خۆمانە لە زەینسازی خۆمانە ئەزانین کارتێک هەیە یاساییە ڕادەکێژرێ ئەوانەی کە شکۆمەندیان نەپارێزراوە نەحەقیان بەرامبەر کراوە دەپارێزرێن کارەساتێک ڕوودەدا لێرەدا کە یاسا بەم ڕۆڵە هەڵناستێ و لەوەش خراپتر ئەوەیە کە یاسا خۆی شکۆی تاکێک دەشکێنێ شتێکی زۆر خراپ ڕوەدا بەڕێزان ئێمە هەمومان دەبینین لە ڕابردوودا لە چارچێوەی یاساییدا شکۆی تاک شکێنراوە لە تەواوی کوردستان چی کارەساتێک ڕوودەدا و ئەگەر ئێستا بیرتان بێتەوە شڵەقانێک دروستەکە ئازارێکی زۆر گەورە دروستەکە تەنانەت ئەوانش کە قسەی لەسەر ناکەن دەنگە دەنگێکی زۆر لە ناوە ناخیانە هەیە ئەگەر ڕازگۆ بن لەگەڵ خۆیانە هەست بە ترسێکی شەکەن لە هەمووشیان خراپتر شەقە بیرم لێ کردەوە لەم ئامادەکردنایە بۆچی شەقە لە ڕووی سایکۆلۆژیەوە ئێمە شەق بە پیس ئەزانین و شەق بە بێڕێزەکردنێکی گەورە ئەزانین لە بۆ کەسێک یا لە بەرپاکێشانێک یا بە ئۆتۆمبیل لێدانێک یا بە کوشتنی فیشەکێک یانی ئێستا لەوانەیە هێشتا لەوانەیە لە کۆمەلگە و لە دید و زەینسازی ئێمەیە شەق خراپتر بێ و من پێم وایە تا ئێستا شەق بە فراوانترین شێوە تێگەیاندوین کە شکۆمەندی کاتێک دەشکێنرێ چه ئازارێکی هەیە بۆچی ئێمەم هەستەمان لەلا دروستە بێت کە کاتێک کە لە کای دەسەڵاتە پیاوەکانی دەسەڵات شکۆی تاکێک دەشکێنن لەبەرچی لەبەری ئەخیر کار ڕاکێشرا لەبەرەوەی ئێمە بیر ئەەکەینەوە باشە ئەگەر دەسەڵات شکۆی تاکێک بشکێنێ چێ ئەم کارتە یاسایە ڕابکێشێەوە چێ ئێمە دەپارێزێ هەمومان دەکەوینە مەترسیەوە دڵە ڕاوکەیەک لە ناخمانە دروستە بێ و لە ڕاستیە من واوێنا یەکەم بە مێتافەڕێکی تێگەیشتن کە زەوی لەژێر قاچمانە نامێنێ باشە مرۆڤێک زەوی لەژێر قاچیان نامێنێ ئەبێت چی ڕوودا حتمما لە هەوایە کە لە هەوایە بوو کە هیچ جێگیریەکی نەبوو بێگومان باری دەرونی دەئاڵۆزێت و دەشێوێت ئەمە بۆ تاک بۆ کۆی کۆمەلگا بێگومان لە ڕووی یاساییەوە دەتوانرێ زۆر بەگشتی بکرێت زۆر باش بکرێت زۆر ورد بکرێتەوە من سەیری کاتەکە ئەکەم ناتوانم زۆر وردی بکەمەوە ئەگەر نمونە بێنینەوە هەموو قانونی عقوباتی عراقی لە ڕاستیە بۆ پاراستنی شکۆی تاکە و داواکاری گشتی ئەرکی ئەوەیە شکۆی تاک بپارێزێ شکۆی کۆمەلگا پارێزێ و ئەوەنەی کە بەدواشیا چوم داواکاری گشتی دەستیان زۆر کراوەیە دەستیان زۆر کراوەیە و دەسەڵاتێکی زۆریان هەیە کەسانی یاسایی یاساناس ئەویان پێکوتوم کە دەتوانن هەر کەسێک هەر بانخوازێک هەر پزیشکێکی دەرونی هەر پسپۆڕێک هەر نووسەرێک هەر سیاسیەک لە بڵندگۆکانەوە لە پێشی میکرۆفۆنەکان لایەکی کۆمەلگا چینێکی کۆمەلگا توێژێک بەبێ ئەخلاق ناو بنێن و دەستیان بۆ برن بەو تێڕوانینەی خۆیان بەو ئایدۆلۆژیای خۆیان داواکاری گشتی دەتوانێت بێتە سەرخەت و سزایان بە ئەمە پشتڕاست کراوەتەوە لە ڕووی یاساییەوە بۆچی ناکرێ ئەوە پرسیارێکی ترە ئایا ئێمە لە شکۆمەندی تێنەگەیشتین ئایا ئێمە بەیەکەوە ناتوانین شکۆی تاک شکۆی خۆمان بپارێزین ئایا دەسەڵات لە شکۆمەندی تێنەگەیشتووە ئەمەیان حەقە پێویستە پرسیاری لەسەر دروست بکرێ و پێویستە بشڵەقێنرێ پێویستە تێزی لەسەر بنووسرێ بە مەیدانی لە نێو کایەکانی ژیانە قوڵ بکرێتەوە گرنگی ئەو تێگەیشتنەی شکۆ تا ئێستا من باسی شکۆم کرد
دەزانم لە هەموو کایەکانە باسم نەکردووە و زۆر ڕوانگەی تر هەیە دەکرێت ورد بکرێتەوە دەکرێت باز بکرێت کاتەکەی من هەر ئەوەندەی و ئەگەر کاتی زۆریش بێ من پێم وایە با ئەو بەڕێزانەی لێرن ئەوەندەی کە دەبینم پێویست ناکە زۆر درێژدا دڕی بکەم بە ڕستەیەک بە دوو ڕستە لە ژێر تایتڵەکانە تێگەن مەبەستم چییە. ئینتیگریتی چەمکێکە کە تا ئێستا من ئەوەنەی کە ئاگام لێیە من ئەبێ ئاگام لەوە بێ لەوانەیە خەڵکانێک لەسەریان نووسی بێ ئێشیان لەسەر کردی بێ شارەزاییان هەبێ بەڵام تا ئێستا تێگەشتنی گشتی دروست نەبوو بۆ من هەمیشە پرسیارە بۆچی تێگەشتنی گشتی دروست نابێ لە کاتێکە ئینتیگریتی لە پەنای دیگنیتیا کە شکۆیە و کەرامەتە ئیشی لەسەرکراوە یعنی لە ڕاستیە من دوێنێ چاو پێکوتنێکم هەبوو لەگەڵ دوو کەسی گەنج بوون پۆدکاستێکی تایبەت بەخۆیان هەیە وتیان قسەم لەگەڵا بکەن و باسی ئەومان کردومانە کە وتم ئینتیگریتی وتن مەبەستت دیگنیتیە زۆرم پێ خۆش بووکەوای وتی مەبەستت شکۆمەندیە کەرامەتە بۆچی پێم خۆش بوو دیسان بۆی پشتڕاست کردمەوە کە ئەمانەش بە ئینگلیزی ئەخوێنن لە وڵاتەیە هێشتا ئینتیگریتی و دیگنیتیان بۆ جیا نەکراوەتەوە هێشتا ئینتیگریتی لە کەرامەت ئینتیگریتی واتە لە کەوانەیەکە خۆبوون من ئەو بێریە بە خۆم نادەم ئەو چەمکە بکەم بە زمانی کوردی چونکە پرسێکی زۆر ئاڵۆزە هەموو کایەکانی ژیان دەگرێتەوە لە کای خۆبووندا با بڵێن لە کای ئێتیکە کە تاکە ڕەسەنایەتی تاکە خۆبوون دەگرێتەوە خۆبوون بە مانایشی ئینتیگریتی لە کای ئێتیکە واتە چۆنیەتی کواڵیتێتی ژیانی کەسێک لەسەر بنەما ڕازگۆیەکەی لەگەڵ خۆیدا لەگەڵ ئەو مەبدەعە لەگەڵ ئەو بیرکردنەوەی کە بۆ خۆی و بۆ ژیانی خۆی هەیەی یعنی چۆن دەتوانێت ئەم مەبدە و بیرکردنەوە و بیر و ڕایی بۆ ژیانی خۆی بۆ قەناعەتی خۆی کە بۆی دروست بووە لەسەر سۆبجەکتەکەی کە لە سەرەتایە باسم کرد لەگەڵ کای خێزان و کایە گشتەکەیە بگونجێنێ چۆن دەتوانێت ئەم کێشمەیە ئەمە پرسی ئێتیکە و لە پرسی مۆڕاڵیشە هەر ئینتیگریتیە لە کای مۆڕاڵە پرسی ئەخلاقی کۆمەڵایەتی مۆڕاڵی گشتی و تا چندێک تۆ دەتوانی ئەو خۆبوونەی خۆت جێگەی بکەیتەوە لە ناو کۆمەلگایە چونکە کۆمەلگای ساو ڕێسای خۆیەیە تۆ ناتوانی لە کۆمەلگایەکە کە یاسای نووسرا و نەنووسراوی هەیە لە 100% بەو شێوەیە خۆت بی لە 100% ئەوەی کە ناخت داوایەکە ئەوەی کە سەبجەکتەکە داوای دەکا بیتە دەرەوە بڵێ من ئەوەم و چیتان لە دەستێ بیکەن تۆ ئەمە خۆکوشتێکی فیزیکی و دەرونیە توانم بڵم یعنی ئەگە فیزیکیش نەبێ لانی کەم دەرونیە خۆکوشتێکی سایکۆلۆژیە کەس ئەمە ناکە بۆیە دێی هاوکێشەیەک دروستەکەی هاوشەنگەیەک دروستەکەی لە بواری سایکۆلۆژیا ئەڵێ لە ڕووی مۆڕاڵەوە تا ئەو شوێنە بڕۆکە ئەتوانی ینی ئەو جۆرە ژیانەی کە خۆت قەناعەتت پێێتی ئەو جۆرە ژیانەی کە لە ڕاستی دەبێت گڵۆپەکەی ناو ناخی خۆتدا بگیرسێنیت و لەسەری بژی وەکو ئەوەی کە خۆت هەیە چونکە ئەگەر خۆت نەبی لە ڕاستیە دەروونت ئارام نییە لە ڕاستیە ئەتوانم بڵم مجاملەیەک لەگەڵ ژیانی خۆتاکەی لەگەڵ ئەوانەی ترا ئیدی ژیانی مجاملە من پێم وانە کەسمان ناکۆک بین لەسەر ئەوەی کە تەندروست نییە بۆ هەر کەسێک بێ کەواتە تا ئەو شوێنە ئەڕۆی کەسمان ڕێگەمان پێ نادرێ بەڕووتی لەسەر شەقامەکە ئێستا بڕێن ڕابکەین یا بڕێن بڵێن ئەمە خۆمانین بەڵام ڕێگەمان پێ دەدرێ تا شوێنێ ینی ئەگەر یەکێک مەبەستی مەتەناوەکو نمونەیەک ئەگەر مەبەستی بێ پانتۆڵێکی تر لە پێ بکە تا ئەو شوێنە بڕوا کە دەتوانێت هەڵی بکە پانتۆڵەکەی تا ئەو شوێنە بڕوا یعنی شەڕی ئەوە بکات تا ئەو شوێنە بڕوا کە خۆی بێت لە نێوانی هەردووکیانە لە سنوورە یاسایی و ئەخلاقیە کۆمەڵایەتیە گشتەکە تێگەیشتنە گشتەکە لانەدا بەڵامە بێت لە خێزان و لە ناو کۆمەلگایە جەنگی ئەوەی بۆ بکات بۆی تێبکۆشێ بۆی بتوانێت خۆی بێت و بچێتە سەر باڵێن سنتەری ئینتیگریتی و شکۆمەندی خۆی بەڕێزان تاکی شکۆمەند و شکۆمەندی پارێزرا و واتە بۆ من بۆ ئەو تێگەیشتە و بەیوام کۆک بین لەسەرەوە واتە تاک و خێزان و کۆمەلگە و دوجار سیستەم و دەسەڵاتێکی شکۆمەندە و چەند جاری تری ژووتمە هەر دەسەڵاتێک ئامادەی ئەوەی نەبێت تاکەکانی شکۆمەند بن ئەبێ لەسەر ئەوە خۆی بین کە خۆی شکۆمەند نابێت ناتوانانی شکۆمەند ئەمە لۆژیکی ینی هەندێک پرسی سایکۆلۆژیەکان تۆ ئەتوانی بە لۆژیکەوە هەر بە فیزیکیەوە بە فیزیاوە بیبەستیتەوە هاوکێشن ینی تۆ ناتوانی دەسەڵاتت بەسەر کۆمەلگایەکە هەبێت و کۆمەلگای خۆت بێ تاک و کۆمەلگەش کۆمەندی پارێزراو نەبێت و پێ دوایش کۆمەندی ئەمە چۆن دروستە بێشتیوە ینی ناوێکی بۆش تۆ لەسەرەوە خۆت پیشانە دێش کۆمەندی بەڵام لە ناوە بۆشە ئەمە تێگەیشتنی منە بۆ ئەم پرسە لە چوارچێوەی تاک و کۆمەلگە و خێزان و پرسی دەسەڵاتیشە بۆ هەموو کایەکانیشیان من ئەوە دوا لاپەڕەمە دێمە سەر وێنەیەک و بە هیوام لەم باسەیە
کە تۆزێک پەلەشم کرد زۆر گرنگم بە کاتەکەدا بۆی لە کاتی خۆیان لەبەری جارێکی تر سمینارم هەبوو زۆر لە کاتەکەی خۆم لامدا و بەڕاستی ویستیشم سواڵی کات نەکەم بەو کاتە ئەوە بگێنم کە مەبەستمە بیگەێنم. وێنەیەکتان پیشان دەدەم بەو وێنەیە بە هیوام ئەوەی کە من باسم کردووە تێگەیشتن لە کەرامەت و لە شکۆمەندی تاک و لە سەبجەکتی تاک گەێنرابێ. ئەگە هەر پرسیارێکیشتان هەبێ بە خۆشحاڵیەوە من لێرم لەگەڵ ئێوەدا ئەتوانین گفتوگۆی بکەین و ڕای هیچ کەسێک مطلق نییە، ئەمە تەنها ڕوانگە و تێگەیشتن و قوڵبوونەوەی منە لەسەر ئەو بنەما پەروەردە کۆمەڵایەتیانەی کە ئەمڕۆ لە ڕووی کۆمەڵایەتی پەروەردەیی زانستیەوە ئەوەندەی کە من تیا قوڵ بوومەتەوە تێگەیشتم و هێناومە لە ئێرە پێشکەشی بکەم و لەگەڵتان ئابەشی بکەم. ئەمە وێنەکەیە. من سپاسی هەموو لایەکەکەم. سپاستان دەکەم بۆی.